كاورا ساوايا يعني بار او وقت تازه بووە ئێستا بای چەندەوە بەخوای لە دەوری 10 ملیۆن دینارە کاک بۆتان تازە بە منت گوت ئەو مەڕەکەڕەم ساوایە بەێ معنای چییەوە؟ كاورا ساوايا يعني بار او وقت تازه بووە ئێستا بای چەندەوە بەخوای لە دەوری 10 ملیۆن دینارە نەمێن بەێ سوز و ئاوا پارەکی باش دەکات ئەو مەڕە آخر ئەوە تایبەتە لە چەند با بڵێن زاوزێ مەڕەکی وا دەردەچی بەقورآن لە 100 حیوان یەک دانێوا دەرچێت یاک دانێوە بەێ ئەدی ئەوەی تەنیشتی چییە؟ ئەوە مەڕن ئەوانە بەڵێ ئەسەویان بەرانە بەێ ئەوە کاور بەرەنە باشە چی وای کردی ئەو مەڕە بەڕەغبەت لەکە خەڵک بەقورآن عەسەب خەرق خۆشی دەوێ کەڕێ بەخۆی زۆر جوانە توخمەکەی زۆر جوانە خەرق خۆشی دەوێ ئەوە یعنی ئەوجا هەیە کە ڕسپی خۆش دەوێ کە ڕەشینی خۆش دەوێ هەیە کە ڕوومەت بەخاری خۆش دەوێ ئەوەیە باشە قسەک لە ناو مەرداران هەیە دەرێ مەڕەکانم وەکی مندارەکانم خۆش بەێ ئەوجا ئەگەر وەک مندارەکان خۆشی نوێ پێی بەخێو ناکرێت کابرا منداری بەجێ دێلێ ئەچێ بتە شوانی ماری بەجێ دێلێ خێزانی بەجێ دێلێ ئەچێ بتە شوان ئەگەر خۆشی نوێ پێی بەخێو ناکرێت لە مندارەکان خۆشتدا بەێ